کۆتایی هاتنی دراماتیکی حکمڕانی نێوسەدەی بنەماڵەی ئەسەد بەسەر سووریادا گۆڕانکاری گەورەیە لە هاوسەنگی هێز لە ناوچەکەدا کە تورکیا وەک پشتیوانێکی سەرەکی هەندێک لەو سەر هەڵداوانەیە کە بەشار لە ئەسەدیان لە کار خست. تورکیا هەروەها وەک براوەیەکی ڕوون دەردەکەوێت هاوکات ئێران بە دڵنیاییەوە دۆڕاوە، ڕووسیاش بەلاوەندراوە. لە کاتێکدا سوپای نیشتمانی سووریا کە بە سوپای سووریای ئازاد ناسراوە تورکیا پشتیوانی لێ دەکات ڕۆڵی هەبووە لە ڕووخاندنی ئەسەددا، بەڵام ئەوە گروپی ئیسلامی ڕادیکال بە ناوی هەیئەت تەحریر الشام بوو کە سەرکردایەتی هێرشەکەی کرد و شیکارانیش دەڵێن ئەوەش نائارامی لە ئەنقەرە سەبارەت بە دواڕۆژی سووریا دروست دەکات. دەترسم تورکیا کۆنتڕۆڵ لەدەست بدات، ئەمە کێشەکەیە. تورکیا ناتوانێت کۆنتڕۆلیان بکات چونکە تەنها سوپای ئازادی سووریا نییە، چەندین گروپی ڕادیکالی تر هەن و ئایا کێ بە شێوەیەک لە شێوەکان ڕێگریان لێ دەکات؟ تورکیا ناتوانێت و ئەمەش کێشەیەکی گەورەیە. تورکیا بۆ ساڵانێک پاڵپشتی و پاراستنی ئەو ناوچەی ئیدلیبی کردووە کە بنکەی هەیئەت تەحریر الشامی تێدا بووە. شرۆفەکاران پێشنیاری ئەوە دەکەن کە ئەنقەرە دەتوانێت کاریگەریەکی بەرچاوی هەبێت ئەگەر ڕێز لە لێدوانەکانی ئەم دوایەی سەرکردایەتی گروپەکە بگرێت کە داوای حکوومەتێکی گشتگیر لە سووریادا دەکات. ئەگەر واقعیەت سەر بکەوێت لەوانەیە تورکیا و ئەنقەرە بێنە سەرخەت و هەروەها ئەنقەرەش بە دڵنیاییەوە وەک بەشدارێکی دەرەکی ئەرێنی تەماشا دەکرێت لەلایەن فەرمانڕەوانوویەکانی سووریاوە، چونکە ئێمە لێرە لە تورکیا میوانداری زیاتر لە 5 ملیۆن سووری دەکەین و هەروەها تورکیا یارمەتی پاراستنی ئیدلیب دەدات. وەزیری دەرەوەی تورکیا هاکان فیدان ڕۆژی یەکشەمە لە کۆنفرانسێکی نێودەوڵەتی لە دەوحا پەیمانیدا تورکیا پابەندە بە پاراستنی سووریایەکی نوێی گشتگیر لە ڕووی سیاسیەوە. سووریایەکی سەقامگیر کلیلی ئامانجی ئەنقەرەیە بۆ ناردنەوەی ملیۆنەها پەنابەرانی سووری کە ئێستا لە تورکیادا دەژین. شیکاران دەڵێن بەهێزبوونی پێگەی تورکیا لە ناو سوورەکانی خۆیدا بگرە ئەنقەرە دەکاتە ناو بژیوانێکی گرنگتر بۆ ئەمریکا و بەڕێوەبەرایەتی داهاتووی ترامپ. لەوانەیە بەڕێوەبەرایەتی ترامپ تورکیا وەک سەرمایەیەکی استراتیژی و هاوبەشیەکی استراتیژی گرنگ ببینێت کە لێرە بیهێڵێتەوە، هەرچەندە ئەوان زۆر گرنگی بە هاوپەیمانی و هاوبەشان نادەن، بەڵام لەوانەیە هەموو ئەم کارە بخەنە سەر تورکیا بۆ دانوستان لەگەڵ هەیئەت تەحریر الشام. هەروەها ئاماژەکان دەری دەخەن کە تورکیا وەک براوە دەردەکەوێت لەو دەمی خەڵقی سووریا ئاهەنگ دەگێڕن بە بۆنەی ڕووخاندنی بەشار ئەسەد و کۆتایی هێنان بە دەوڵەتێکی پۆلیسی کە زیاتر لە 50 ساڵ لەمەوبەر بە حافظ الئەسەدی باوکیەوە دەستی پێکرد. بەڵام نەمانی لە ناکاوی ڕژێم ئەوە دەردەخات کە چارەنووس لە ناوچەکەدا چەند خێرا دەشێت بگۆڕێت. داهاتووی سووریا و ڕۆڵی تورکیا لە ناوچەکەدا ئەمڕۆ لە هەموو کاتێک لەمەوبەر دیارترە. شایان پاشا بۆ راپۆرتی دۆریان جۆنز، دانی ئەمریکا.